گوندی سێوەسەنە لە قەزای کۆیە بەشێک لە دانیشتوانەکەی سەرقاڵی پەرەپێدانی دار و بەرهەمەکانی زەیتونن. ئەم جوتیارە لە سەرەتای وەرزی پاییزەوە دەست بە ڕنینەوەی بەرهەمی زەیتونەکەی دەکات، بەڵام جیاواز لە هەر خێزانێک تا ئێستا دابوو نەریتی باب و باپیرانیان پاراستووە و لەسەر کاری هەرەوەزی و هاوکاریکردنی یەکتری بەردەوامن. ئێستاوە کاتێک زۆر باشە بۆ لێکردنەوەی زەیتونەکە. ئەوە زەیتونی بۆ زەید بەکاردێ. برێن ئێستا و مانجی 11 ئێمە هەر بە هەرەوە زەی دەکەینەوە. خەڵکێک زۆر لە خوا بزیاد بە خەزم دۆست و برادەر هاتن تەیاریم بۆ لێکردنەوەکەی لەوانێ مانگونی وەک پێوە بین هەتا هەمووی لێ دەکەینەوە. ئێمە 2 ڕۆژ زەیتونەکە لێ دەکەینەوە. سەری سێ دەبینە مەحمەد دەکەینە زەید نالێ زەیتونەکە زۆر بینێتەوە. منطقەی کۆیە زۆر دەوڵەمەندە بە باغی زەیتون لە قەدیم ساڵەوە هەر لە هەرمۆتە چاندراوە. وڵاوریان دەزانێت تێتایاری کۆڵمان دەکێشا درونیان دەکرد زەلام ئێمەش کۆڵمان دەکێشا لە دوا زەلامەکان ئەمن لە دوا 6 سەپانان تێلەگەم دەکرد دەرەقەتم نەدەهات. ئێستا چەنگە زەیتونەکەم پێ ناڕندری. باوکم دەچۆ شار شتی دێنا بە ڕەحمەت بێ سیارەش نەبوو بە کەروبار. ئەرێ وڵا کاکە هەتا ئێوارێت درونیان دەکرد ماستا بوو دۆ بوو هەموو شتێک بوو. ئارێ وڵا هەندم پێخۆشە نەبێت. وەک جوتیاران ئاماژەی بۆ دەکەن نەبوونی ئامێری کشتتوکاڵی پێشکەوتوو تایبەت بە چنینەوەی بەرهەمەکانیان و کارگەیەکی دروستکردنی زەیتی زەیتون ئاستەنجی زۆری لە بەرامبەر ساختکردنەوەی بەرهەمەکانیان دروست کردووە. وەڵا زامە داواکارین داواشمان کردووە زۆر گرنگە چووکە باغی زەیتونی زۆرە کۆیە. دروستکردنی مەعمەل ڕۆنە ئەو کارگەش ڕۆنمان بۆ دروستکەن خۆ زۆری شتێ ناچێ ئەگە حکومی بێ باشتریشە کۆی هەر لە قەدیمەوە لە هەرمۆتە ئەوە ڕوون لە هیچ شوێنێک نەبووە لە کوردستان لە هەرمۆتە خەڵک هاتووە بە پیاڵە کڕیویانە پیاڵی بە 10,000 بە 5,000 نەبووە چووکە ڕوون لە ناو بازار و شتوانە بوو ئەو برا مەسیحەکان دروستیان دەکرد زوو دەنا کۆی زۆر قەدیمە لەگە زەیتون. بەهۆی ئاو هەوای لەبار و سەرچاوەی ئاو بە پیتی خاکەکەی دەشتاییەکانی کۆیە دەوڵەمەندە با بەرووبوومی جۆراوجۆر بە تایبەت لە ئێستادا بە سەدان چێڵگەی کشتتوکاڵی با داری زەیتون داچێنراون، بەڵام تەنها 18 باخیان لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کۆیە تۆمار کراوە. کارواننازم گەلی کوردستان قەزای کۆیە